دڵخۆشبوون بە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو دقەیە بێت تۆ لە یاد بێ. یعنی چی تۆ لە یاد دەچێ 364 ڕۆژ لە 365 هەمی نابیر دەکەوێت تۆ چی یادیەکەی؟ وەڵا برا لە یادمان نەچووە. دایمە سەڵاواتی لە دیارەین، دایمەین بۆ مزگەوت، دایمە سوننە دەکەین، ئینشاء الله خەریکە بین. لە یادمان نەچوە تا یادی بکەینەوە. لەکوێ دێنەوە؟ چونکە سەبەبەکە نامەشروعە کەواتە ئیشەکەت بدعەیە. لە کەیفیەتە، لە چۆنێتیە. تۆ بێ و عیبادەتی کەیکەی چۆنێتیەکەی و کەیفیەتەکەی و بۆ کەیفیەتەوە بێکە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆ تۆ هاتووە. برا خۆشویستنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شوێنکەوتنی سوننەتیە بێ. لیان پرسی تۆ لەکەیە لە دایک بووی؟ فەرمی لە ڕۆژی دووشەممە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی دووشەممە لە دایک بووە. هەموو دووشەممەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو سوننەتی بە ڕۆژوە بوو، نەک تەنیا ڕەبیع الأول. و بۆ معلوماتتان هیچ دلیلێکی صحیح نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕەبیع الأول لە دایک بوو. ئەوە تاریخ. بەڵام دلیلی صحیحمانەیە لە سوننەت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 12 ڕەبیع الأول وفاتی کرد. کەواتە تۆ کە ئاهەنگە گێڕی بۆ وفاتەکەی گێڕ، چکە دلیل نییە لەسەری بۆ. بڕە تاریخ بخوێنەرەوە. ئەگەر یەک دلیلت دەستکە و دلیلی صحیح کەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 12 ڕەبیع الأول لە دایک بووە، دەست ناکەوێت لە حیاتی. ئەوە دڵنیابە، مەقسەی من نییە، مەقسەی ئیمامی گەورەی یعنی چەندێ بۆ ببژێرم نییە. بەس پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دووشەممە لە دایک بووە، هەموو دووشەممەیە بە ڕۆژ بووە. تۆ چی یەک دووشەممە بە تایبەت هەڵەبژێری نابێ، یان بە مانایەکی تر ئەو بە ڕۆژوو بە تۆ چی نوقڵە خۆی، تۆ چی دەڤلەی، تۆ چیەکەی. ئەمانە کەیفیەتەکەی و کەیفیەتە نییە کە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆمان هاتووە، کەواتە بیدعەیە.